بابا جانو بو بانگن نکردم اگه سرماد بوایا جامەکەم زوو بۆ قەلبات دەکردی بە قوربانت بێ مەڵێ کچم ئیشی هەیە و سۆما پێی ناکرێ و هەر کاتێک بێ خۆم دێم بە قوربانت بم بابا جان قاچم نایەشێ جگاکە تاوە سەرینی کەت بۆ نێنم فەرموون السلام عليكم. هەژار تۆ دەوا من نەبوو؟ سۆما ئیشم پێتە. باشە یەک دقە باوە حەبەت دەمەوە. مامە توی ئەحواڵت؟ بابوجان هەر شتێکت پێویست بوو ئەوە لە پشت دەرگاکەم باشە بە قوربان؟ هەژار و چییە؟ سۆما هەر ئێستا خۆت حازر دەکەی و جلکت خڕ دەکەی و دەڕۆنیەوە مارێ تەلەفۆن لە بۆ برات دەکەی ناکەی حەقم نییە. هەژار گیان بەڕێشی تۆ ڕەوایە ئەو باوکە زەلیلم لەو ماڵە چۆڵە بەجێبێڵم؟ ئەمن حەقم چییە برات نییە با توانە و دیار بێ نەکەنی کاکام ویجدانم هەیە مارم هەیە منیش پێویستم بە تۆ لە ماڵێ. باشە بە قوربان دەزانم پێویستت پێمە بەڵام تۆ ئاوا بێویژدان نەبووی چۆن ئەو پیاوە بەجێبێڵم؟ سۆما هەتا کە پوم هات ئەمنەوە 20 ڕۆژە نەجلکەم وتی کرا نەجلکەم سوورە نانێک بۆ لەو مارێ بیخۆم وەڵڵای مردم لە برسان لە هەندێک لە دەرێنانی بخۆم. دەزانم حەقی خۆتە بەڵام جلکەکە بەقەت باوکی من گرنگ نییە ئینجا ئەوانیش کەسیان نییە هەرم خوشکیان هەیە هەر منم لێرە بم. سۆما گیان کەمە خۆت عاقلکە لە من تێبگە ئەوانیش پیاوم بابێن ئاگایان لە بابیان بی ئەوە سڕیان هەیە کاکە با لە سڕی خۆیان بێنە تۆ سڕیوان دەگریەوە. قوربانە دەم ئیش و کاریان هەیە دەوامیان هەیە ئەوان وەکو من نین بە قوربان من ژنی ماڵێم هەرم کچیان هەر خوشکیان هەیە هەر من دەبێ لەلایەن بم. یعنی تۆ ئەمت هیچ لەکم مهم نییە ئەمن لە مارێ بمرم لە برسان دەربکریم هەرچم لێوێ لە بۆت مهم نییە؟ یواش باشە نا بەخوا من تۆم بۆ مهمە چۆن تۆم بۆ مهم نییە بەڵام ئێستا باوکم بارودۆخەکەی هاوایە. سۆما ئێستا کە تەلەفۆن لە بۆ ئەو برایە مشکایانت دەکەن بابێنەکەم بابیان دەی. سۆما سۆما یەک دەقە یواش باوکم بانگم دەکا. بڕۆ بە دوو بابەتەکەوە بڕۆ. سۆما 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 بەڵێ باوێجان بەڵێ وەرە کچم گیانە دانیشە گیانە بابە ئەوە پیاوەکەت چی دەوێت؟ هیچی نایە بابە هیچی نایە. کچەکەم ئەمن زۆر لە هەموو قسە کاتان بوو ئەویش ناحەقی نییە ئەستا بڕۆوە ماڵی خۆت ئەمنی بەتەمای ئەو خۆی گەورەیە بەجێبێنە. بابە من شەرمەزارت. کچم نە ئەستا بڕۆ دەی چۆن بەجێت دێڵم بابە چۆن دڵم دێ بەجێت بێڵم چۆن بڕۆمەوە ماڵێ ببێتەوە. خواب هەیە خوا دڵم نایە بابەجان دڵم نایە بە وەسا بەجێت بێڵم. ئەستا بڕۆ ئەتوو زۆر بە زەحمەت بووی لەگەڵ من ژیانی تووشم تاڵ کرد دوو کڕە بەقەنجی من نەهات بەس ئەتووی خزمەتی من دەکەی. بڕۆ هەستە کچم هەستە لە بەخاتری من ماڵی خۆت تێک مەدە هەستە بڕۆ. بابەجان بە قوربانت بم چۆن بڕۆمەوە من بەبێتەوە ئاخر من ئامادەم هەموو شتێکت بۆ بکەم بابە بەبێتەوە ناتوانم هێزم نییە بڕۆ. خوام هەیە خوا تۆ هێزیە ژنۆمی
بابا